سڵاوتان لەبێ ئەم کاتەوە کاتێکتان باش. هونەر زمانێکی بێدەنگە بۆ بەستنەوەی تەواوی زاراوەکان. ئێمە ئێستا لە شوێنی بەرهەمێنان و کلیپکردنی بەرهەمێکی نوێی هونەرمەندی گەورەی کورد هونەرمەند عەدنان کەریمین. ئەو هونەرمەندەی کە هونەری کوردی کردوتە ئاوێنەیەک بۆ نیشاندانی ڕەسەنایەتی. دوای کۆتایی هاتنی کۆنسرتەکانی شاری سلێمانی و شاری هەولێر بە ڕووبارێک خۆشەویستیەوە کاتێک کۆنسرتەکان کۆتاییان هات، لە ئێستادا بەرهەمێکی نوێی ئەو هونەرمەندە کلیپەکرێت. ئێمە ئێستا لە باکستەیجی بەرهەمێنانی ئەو بەرهەمەی هونەرمەند عەدنان کەریمین، بزانین چی دەکرێت و وا هونەرمەند عەدنان کەریمیش چۆن باس لەم بەرهەمەیە دەکات. شەوی تاریک و بێدەنگی هاژەی ڕووبار و یاگڕەنگی، شەوی تاریک و بێدەنگی هاژەی ڕووبار و یاگڕەنگی لەناو کوچەی. مامۆستاجان سڵاو لەبێم کاتەوە باش. بەڕێستان خاوەن قوتابخانەیەکی تایبەتن لە هونەری کوردیە. چی وایکردنم خۆناغەیە کە بەرهەمێکت هەبێت بە شێوەزاری بادینی بۆ ئەم خۆناغا ئەم بەرهەمەت بە شێوەزاری بادینی بێت؟ زۆر سپاس، بەخێر بێن. ڕاستێکی هونەرمەند چوارپارچەی کوردستان زۆر گرنگە بەوەی کە لە لۆکاڵی خۆیان نەمێنێتەوە. تۆ بڕۆیت بچیتە ئاماد، بچیتە قامیشلۆ، بچیتە مەهاباد، هەمیشە بۆ نمونە هونەرمەند دەبێت لە بەشەکەی خۆیان نەمێنێتەوە. کوردستان هەر چوار پارچەی کوردستان یەک پارچەیە لای من، لەبەرەوە هەموو بەشەکانە بێتەوە گۆرانی بۆ بڵێ. هەر ئەوەیە کە من ئەم گۆرانیم کە هەڵبژاردو و خۆشتان نەزانم، من چەندین گۆرانی تری کرمانجیش مەروتووە و بەشێکی زۆرش لە ڕۆژئاواش و لە باکووریش بڵێن عەدنان کەریم کە ئەناسن، لەبەرەوەی کە با بڵێن چەندین جارە و لە چەندین ساڵ بەر لە ئێستاش هەر من گۆرانی کرمانجی وتووە. ئەم گۆرانیش یەشێکە لە شاکارەکانی فەقێ تەیران لە جۆلەمەرگ لە دایک بووە ساڵی 1590 تقریباً و نزیکە 70 ساڵ ژیاوە. فەقێ تەیران یەشێ بۆ لەو شاعیرە گەورە کلاسیکانی کە لە دوای با بڵێن ئەحمەدی خانی بۆ نزیکەی 200 ساڵ پێش نالی و سالم و با بڵێن سێ کوچکەی بابان. گۆرانێکە زیاتر باسی چیەکە؟ ئەڵێ کەس بە حاڵێ من نەزان وا دەست پێکا لە سەرەتاوەڵێ ئەس چ بێژم چ بەیان کەم مەخفیاوتە ئەس ئایان کەم سڕێ دڵێ ئاشکراوکەم کەس بە حاڵێ من نەزان. کاتێککە ئاوازم بۆ دانا من دێم شارستەکە هەڵەبژێرم، ئەو شارستەی کە لەسەر زمان ئاسانە. بۆ نمونە کەس بە حاڵێ من نەزان لە باکوور لە ڕۆژئاوا هەر ئەڵێ کەس بە حاڵێ من نەزان، لە سلێمانیش ئەڵێ کەس بە حاڵی من نازانێ. لەبەرەوە وشەکان ئەوەندە سادە و بەڵام قوڵیشن. لە هەستاوم ئەم ئاوازم بۆ دانا و مۆسیقام بۆ ئیشم کردو، بەڵام شێوازەکە شێوازێکی زیاتر ڕۆژئاواییە، یعنی ڕیتمی ئەلکترۆنی و ئەوانم بەکارهێناوە. دەسۆر مامۆستاجان، مامۆستا ئای زۆر بەکارهێنرێ زۆر لە زۆری بەرهەمەکانە. ئێستا قسەی مامۆستا عەدنان کەریم چییە لەسەر بەکارهێنانی AI؟ کاتێک تەواوی بەرهەمەکە بیتە دەست AI بەرهەمەکەت بۆ بەرهەم بێنێت، لە کاتێکە ئەتشتوانیت لە ڕێگەیەکی ترەوە سوودێکی پشکۆلە بۆ جوانکردنی بەرهەمەکەت لە AI وەربگریت. بێشک ینی AI من کاری لەگەڵاکەم بەڕاستی بە شێوازێکی بەو شێوازەی کە من ئەمەوێت، نەک بەو شێوازێک کە ئەو ئەیەوێت. مەبەسەکە دوو جۆرە. هەندێک جار هەیە کە بۆ نمونە ئاوازدانەرێک شتێکی لێ ئاسیە بێت دێنێ شعرێک ئااتێ بە ئەیدا بە AI چوزانێ هەستید من و تۆ، چوزانی هەستی شاعیر، چوزانی هەستی گۆرانی بێژێکی کورد. لەبەرەوە ئەمە بەڕای من بە شێوازێکە کە ئەبێ تۆ ئیسفادە لە AI بکەین، نەک ئەو تۆ بەکاربێنێ. چونکە ئەوە کاتێک کە تۆ شتی ئەدەیتێ و کارکتەرێک دروستەکەی، یعنی کەواتە تۆ ئەو تۆی بەکارهێناوە، نەک تۆ ئەو بەکاربێنی. یعنی ئێستا من ئەگەر بێت و پێویستیم بە ڕیتمێکی جوان بێ، پێویستیم بە بەیز گیتارێک بێ، ئەتوانم داوای لێ بکەم، بەڵام بە شەرتی خۆم ئاوازەکەی بەمێ، بە شەرتی خۆم مۆسیقاکەی بۆ لێ بدەم. لەو کاتانەیە تۆ ئەتوانی بەکاری بێنی، چونکە ئەمە نعمەتێکی مرۆڤایەتیە و زانستێکی گەورەیە کە ئەتوانی بەکاری بێنی.
بەڵام وەکو وتم بە شێوازێکی وانە کە تۆ هەموو هەستی خۆتی بدەیتە دەست ئەمجا ئەویش بگەڕێ لە دنیا هەستێکی ترت بۆ بێنێت و بڵێ بەڵە ئەمە مۆسیقای کوردی ئەمە گۆرانی کوردیە نا بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوە نیم کە گۆرانی بێژێک دێ شعرێشیەداتی وڵێ ئاوازەکەم بەرێ ئاوازەکە وابێ من ئەوم بەدڵ نێ نەکەم. مامۆستا دوای کۆنسێرتەکانە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر کە پێشوازێکی گەرم لە کۆنسێرتەکان کرا هەم لە شاری سلێمانی هەم لە شاری هەولێر ئەمە درێژکراوی ئەو وێزگەیە یان نەخێر ئەم بەرهەمە پەیامێکی جیاوازی هەیە. والله من هەر بەردەوام بڕوا ئەەکەیت یعنی دوو هەم ڕۆژی کۆنسێرتی سلێمانی 3 ڕۆژمان ئیسراحەت هەبوو لەو 3 ڕۆژە من خەریشی کارکردنی خۆم بووم لە ماڵەوە لە سۆدۆ ئاوازم داناوە خەریشی مۆسیقا بووم خەریشی کاری خۆم بووم ئەمە شار بەشێکە لەوە یعنی من کۆنسێرت پێرێک کۆنسێرتم تەواو کردو ئەمڕۆ هاتووم کلیپەکەم یعنی ئەمە ئەو بەردەوامیە کە هونەرمەند ئەگە بێ بەردەوام بێ چونکە تۆ لە بەردەوامی ئەزمون پەیداکەیت لەبەرەوە هینە بەڕای منەوەیە کە تۆ بەردەوامی ئیشەکەیت من سبێنێ سەفەرش بکەم بۆ سوید لەوێ شارکاری سۆدیۆم هەیە و لەوێ شارکاری خۆمەکەم واتە من ئەوەی دڵم داوام لێکایکەم هەر کاتێ حەزم لە گۆرانی بوو تۆماری یەکەم هەر کاسێ حەزم لە ئاوازدانان بوو ئاوازدانم هەر کاتێ شعرێکی جوانم هاتە بەردەست ئاوازی بۆ دانم بیر لەوە ناکەمەوە دوێنێکیم کردو و پێرێکیم کردووە ئیتر بەسە ئیسراحەتکردن نییە لای من بیرکردنەوە لەوەیە کە ئەو کاتە من هەست بە پشوویەکەکەم کە من ئاوازێک دانم ئەو کاتە کە ساڕێژی دڵمە بێ کاتێک کە ئاوازێک دانم کاتێک کە مۆسیقا لێت شوێ کۆتری دڵم باڵەگرێت و بەرە و لایەوە فڕێ چی بە ژۆگران تەڵی کە لە کۆنسێرتەکانی تۆیە بەشدار بوون هەم لە شاری سلێمانی هەم لە شاری هەولێر؟ وەڵاهی من هەمووی ئەوەی کە زۆر دڵخۆشی کردمەوە بوو کە لە شاری سلێمانی بەو شێوازە پێشوازی کرا لە ماوەیەکی زۆر کورتە کە شێوازێکی ئەلکترۆنی بوو تیکتەکان نەما تۆزێک غەمژینی ئەوەشم کە زۆربەی زۆری خەڵق کە هەر هەوادارانی خۆم نانتوانی تیکتیان دەستکەوێ ئیشەڵا من لە وەختێکی کەو لە کاتێکی کە کۆنسێرتی تریان بۆ کەمەوە بیر لەوە کەمەوە کە هەرچۆنێک بێ هەموو ئەو هەوادارانم تیکتیان دەستکەوێ و ئەو خۆشیەش ئەوە بوو کە هەستمە کرد ینی جمهور لە سلێمانی زۆر دڵخۆشن کاتێکە گۆرانی ئەڵێم وەکە چوومە هەولێر لە هەولێر ئەو جوانی کە لە هەولێرش بینیم عینیشت ینی من هەندێک گۆرانیمدا دەست خۆیان گۆرانەکانیان وت لەگەڵما دڵخۆش بووم بەوەی کە هەسم کرد کە زۆر لە هەوادارانی خۆمەوە نزیکم ئەوانش بەڕاستی دڵیان خۆش کردم شاری هەولێرش کە هاتن ینی ئەوەی کە لەوێر بینیم هەر زۆر تایبەت بوو سلێمانیش هەر زۆر تایبەت بوو من هەمویانم خۆشەوێ سڵاوم بۆ هەر هەمویان هەیە کەشی هەر کۆنسێرتەکانی شاری سلێمانی و شاری هەولێریش زۆر تایبەت بوو کەشێکی زۆر ئارام کە هەواداران گۆرانەکانە لەگەڵ هونەرمەند عەدنان کەریمە ئەوەتەوە ئەوەی کە جیاواز بوو لە شاری هەولێر لە کۆنسێرتەکەیە بۆ جارێکی تر گۆرانیکیان پێ دووبارە کردیتەوە کەشتی وا جارێکی تر ڕووینەیەوە لە کۆنسێرتەکانی تۆیە وەڵاهی تر ئەوەنیان و دووبارە خۆ من دڵێوانم بۆ ناشکێ بەڵێ گۆرانی وەکوونەی سەرەکەەوە بوو وەکەوەی کە ئیتیفاق کرابێ یعنی نزیکەی 2000 کەس هاتبوو لە ڕۆژی یەکەم ڕۆژی دووەمیش هەمان شێوە ڕۆژی یەکەم ئەوەی کە زۆر حەزی لێبوو لەگەڵما ئەویتەوە وەکوونەی کونکونە جەرگم ڕۆژی دووهەم غێری گۆرانەکانی کەشانەوتەوە بەڵام ڕۆژی دووهەم زیاتر جمهوری دووهەم زیاتر تەرکیزان کردووە لەو ڕۆژەوە تۆ دیوە پەرێشانە دڵی منە هەموو هۆڵەکە ئەوەیەوەتەوە جا سیر بوو بەلامەوە باشە بۆ دوێنێ ئەو گۆرانیان هەڵبژارد ئەمڕۆ ئەو گۆرانیان ینی دڵخۆشم بەوەی کە گۆرانەکان توانیوێتی بچێتە ناو خەڵقەوە توانیوێتی کە لە یادەوەری خەڵقا بمێنێتەوە ئەوش بۆ من مایشان نازیە و من هەر هەموو ئەو جەماوەرم خۆشە و چاوەکانیان ماچەکەم دەستخۆش مامۆستاجان بۆ داهاتوو تۆ ساڵانێکی زۆرە ئارامی بە ڕۆحمانە بەخشیت و
چی لە هەکبەی هوەری مامۆستا عەدنان کەریمە ماوە کە هێشتا نەوتراوە و وێنەی نەکێشراوە؟ بە بەردەوامی هەر کارەکەم سنگڵ ئیشەکەم بەڕاستی، بەڵام ئیشەڵا لە پاییزە بەرهەمێکم بەدەستەوەیەک کە هونەرمەندان کامکاران گروپی کامکاران مۆسیقان بۆ لێداوە، ئەلبومێکی تازەیە بە ناوی گوارە، 11 تراک لە خۆیەگرێ، زۆربەی شعری شاعیرانی کلاسیکم بەکارهێناوە لەوەشە، گۆرانێکی کرمانجیشی تایە هی شاعری گەورە جگەر خوێن و شعرەکانی تر حەمدیە. هەوڵم داوە لە هەندێک گۆرانیە دوو شاعیر بەکاربێنم، بۆ نمونە حەمدی و وەفایی، بۆ نمونە مەحوی و وەفایی، نالی و وەفایی، ئەمانە وەکو تەجروبەیەکی تازەتر. کارەکان کارێکی بەڕاستی لای خۆم کارێکی باشن و 11 تراکە ئیشەڵا لە پاییزە لە کەش و هەوایەکی تایبەتە بڵاویانەکەمەوە. مامۆستا گیانەسا لە باکستەیجی کلیپە نوێەکەی توین تا چەند وێنە هاوبەشە لە گەیاندنی پەیامەکانە بە هەمان شێوە لەگەڵ میوزیک و وتنی گۆرانیەکەیە؟ بێگومان وێنە و جۆری کلیپ دەورە بینێ، جۆری ئەو سیناریۆیی کە بۆ کلیپێک بەکارێ هێنی. من بۆ نمونە کاک سیروان محەممەد کای خراجی ئەم ئیشاکە بە منی ودوتی وەرە جگاک شوێنێکمان لوکەشنێکمان هەڵبژاردە، لوکەشنەکەش ڕێکشی وەسوورە و پڕە لە مێشولە تر و خەریشی ئەو کارین. دیارە من بەڕاستی هەموو شتەکانی کە نازانم، ئەوە قەراری خۆیەتی، بەس لیپسن و ئیشەکانی ئەوەی کە لەسەر منم شەو جێبەجێیەکەم. قەرار لای ئەوە لای کاک سیروانە هەرچە نەمێشولەی هەیە، بەڵام بەگشتی کە شوێنەکەت بینی کە لە شاخە سوورین شوێنەکەت بەتڵ بوو؟ شوێنەکە بەڵێ جوانە، بەڵێ زۆر جوانە، هەر لە ناو سروشتا بێ جوانە، با مێشولەش بتخواقی ناکە. گرنگەوەی کوردستان بێ هیچ هەروایە بێ کوردستان بێ. زۆر سپاس، دەست خۆش مامۆستا گیان. هەبەرسی بۆچی جامی دڵ بەم نەشەی بادەمەز نابێ، ئەڵێ لێ و ڕێژی بادەی عیشقی تۆم هەر بە تۆ مەستم، لە وەسفی خۆشەویستی تا زمانی لاڵە هەڵبەستم، ئیتر تۆ پێ بزانی یا نەزانی من چ دەربەستم، لە وەسفی خۆشەویستی